چیمیابارانی هەڵەبجە وەک ڕووداوێکی مرۆیی پرسێکی نەتەوەیی و جیهانیە، بەڵام فەرامۆشکراو لە کارنامەی حکوومەتی هەرێم و دەسەڵاتی پارتی و یەکێتی. فەرامۆشکردنیش وەک دووبارەکردنەوەیەتی. ناپاڵم ئەو بۆمبە تۆکێنەرە. مامۆستایەکی زانکۆ دەڵێ ساڵیادی چیمیابارانی هەڵەبجە بووەتە یادێکی چەندبارە و لە ڕووی بەڕێوەبردن و ڕاگەیاندنیشەوە کەم و کوڕی زۆرە. بەڵام بەداخەوە ئێمە لەو کارەساتە و لا یادەوەری ئەو کارەساتە و لە ساڵیادی ئەو کارەساتانە چ لەسەر ئاستی ڕێبەرایەتی و ئیداری چ لەسەر ئاستی ئەلامی و میدیایی ئێمە ساڵانە کەم کوتێکی زۆرمان هەیە، چونکە یادکردنەوەکە بووە با یادکردنەوەیەکی بەڕاستی تەقلیدی ئاسایی ساکار کە خۆی ئەبینێتەوە لەگەڵ پیشاندانی چەند دیمەنێک و هەروەها چەند وتارێکی سادا بەڕاستی هەم لایەنە پەیوەنددارەکان بە کەمتەرخەم لە قەڵەم ئەدرێن لەو ڕۆوە و هەم میدیا زەبەلاحە کوردیەکەش بە کەمتەرخەم لە قەڵەم ئەدرێ، چونکە تەنها لە 3 ڕۆژە ئەو یادە کورت دەکاتەوە. هەرچەندە 37 ساڵ بەسەر تاوانی چیمیاباراندا تێدەپەڕێت و 34 ساڵی ئەو یادە لە دۆخی ئازادی هەرێمی کوردستان و دوای ڕاپەڕین دەکرێتەوە، بەڵام هێشتا ڕخنە و گلەی زۆر لە سەرکەڵشی ئەو یادانە و بەڵێنەکانی بەرپرسان و دەسەڵات لەو یادەدا هەیە. هەر بەو هۆیەوە خەڵکی هەڵەبجە بۆ ئامادەبوونی بەرپرسان لە یادی چیمیابارانی شارەکەیان بەپەرۆش نین. بەدڵنیایەوە لە هەرێمی کوردستان ئەو با بڵێن منافەسە حیزبیانە ناشەریفانەی کە دەکرێت ئەوە پەیوەندی بە مەسەلەی نەتەواتی وەنیە دەبووە لە بابەتی مەسەلەی جینۆسایدی هەڵەبجە و هەموو کەیسە جینۆسایدەکانی ترکە دەرحەق بە کورد کراوە دەبووە ئەحزابی سیاسی و سەرکرداتی سیاسی کورد زیاتر یەکگرتوو بوونە، چونکە ئەمە مەسەلەکە پەیوەندی بەلایانی سیاسیۆنە، مەسەلەکە پەیوەندی بەلایانی نیشتیمانی و نەتەوەیی هەیە، پەیوەندی بەوەی وهەیە کە خەڵک بووەتە قوربانی جینۆساید کراوە لە ناوبراوە. بەداخەوە خۆی پرسی جینۆسایدی کوردستان لە ناوخۆدا بە شێوازێکی زۆر نادروست و تەندروست مامەڵەی لەگەڵ دەکرێت لەلایەن هێزە سیاسیەکان و لەلایەن دەستەبژێری سیاسی و تەنانەت دەستەبژێری ڕۆشنبیری و ئەکادمیشدا بە شێوازێک لە شێوازەکان کراوە تا موتەکەیەک بۆ ململانی سیاسی لە نێوان خۆیاندا. ئەمەشە زیانێکی زۆری گەیاندووە بە ئەو پرسە. ساڵانە و لە 16 ئادار دەسەڵاتی هەرێم هەڵەبجەی بیر دەکەوێتەوە و لە ڕۆژی دواترەوە هەڵەبجە لە یادگەیان سراوەتەوە، بۆیە تا ئێستا ئەو شارە و ئەو کارەساتەی بەسەری هاتووە وەک پێویست نەسوودی بۆ خەڵکەکەی هەبووە نەبۆ دۆزی نەتەوەکەی. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.